ئەم بابەتی ئابووریە بابەتێکی زۆر گرنگە. مرۆڤ بەس بە مادە تاقی دەکرێتەوە، لە دنیای ئیسلامیشدا وایە. ئەو مادەیە هاتە بەردەستت، ئەگە توانی خیانەتی لێ نەکەی مەردی، ئەگە توانی دەستی بۆ نەبەی بە حرامی پێبەجەرگی خۆتا بنێ، وەڵڵاهی موسڵمانی بە حەقی مادە تاقیت دەکاتەوە بۆ تەی تاقیکردنەوەی ئینسانە. زلهێزانی دنیاش خۆشەویستانم کاتێک کە هاتوون مرۆڤیان تاقی کردوتەوە، هاتوون ئەم وڵاتانی شەرق یەکەم جار لە ڕێی پارەوە خەڵکیان تاقی کردوتەوە. بەسەر هاتێکتان بۆ دەژێڕمەوە دەیکەمە کۆتا وشەکانی ئەم وتارە. بیرمەندی گەورەی عێراقی، کۆمەڵناسی گەورەی عێراقی دکتۆر عەلی وەردی دەڵێت لە سەرەتای سەدەی 20ەمە کاتێک کە ئینگلیزەکان هاتنە وڵاتی عێراق، ژەنەڕاڵێکی بەریتانی هاتە بەغا لە فڕۆکەکەی دابەزی، کۆمەڵێک حیمایی لەگەڵا بوون، جانتایەک پارەی زۆری ئەو کاتەی پێیە، هات لایدا لە لای شوانێک، کابرایەکی شوان 500-600 سەرمەڕی زیاتری پێبووە، سەگێکی گەورەی پێبوو، سەگەکە بە پەلاماری ئێدان، شوانەکە یەک فیتکەی بۆ لێدا و هینێکی لێ کرد، سەگەکە بێدەنگ بوو، لەبەر قاچیانە کەوت. سەگەکە بە چوادەوری مەڕەکە بینی دەسۆڕێتەوە، دیارە دەمێکە ئەو سەگە لەگەڵ ئەو مەڕەدایە و ئاشنایە بۆ شوانە. هات مەرحەبای کابرای شوانی کرد و لە ڕێی وەرگێڕەکەیەوە پێیوت، وتی دەمەوێت ئەو سەگەم پێ بفرۆشی. وتی ئەو سەگە زۆر سەگی چاکە، نابێ، من مەڕەکەم هەمووی بەهۆی ئەو سەگەوە پارێزراوە. ئەو سەگە هاوڕێی چەندین ساڵ و شەو و ڕۆژ و دەشت و دەرمە، لە گورگ دەمپارێزێ، لە ناحەز دەمپارێزێ، لە دەست خۆم و مەڕەکانم دەپارێزێ، ئەوە خۆی بە کوژ دەدا لە پێناوی منە. کابرا دەستی کرد کە جانتاقەی کردەوە ئەو هەموو پارە بیندرا، ئەڵە جونەیهی بینی، جونەیهێکی ئەو کاتەوەکو 20 گەڵای ئێستاوا بووە، 2000 دۆلاری بۆ کابرا ڕاگرت. 2000 دۆلارەکە 15 مەڕی ئەو کاتەی دەکرد. وتی ئەو پارەیە دەدەمێ، ئەو 2000 دۆلارە دەدەمێ سەگەکەتم پێ بفرۆشە. کابرا کە سەیری ئەو هەموو پارەی کرد، جا خۆ من لە هینێکاوم دەست ناکەوێ، خۆ بای هەر بۆ خۆم دەبمە خاوەن مەڕ، هەر ئەوە بای 20 سەرمەڕە. وەڵڵای یەکسەر ڕازی بوو، پارەکەی لێوەرگرت و سەگەکەی بۆ پەت کرد و ئینەکەی دایە، حەبلەکەی دایە. کابرا وتی ئەوە سەگەکەم پێ فرۆشتی. کابرای ژەنەڕاڵی بەریتانی زیاتر تاقی کردەوە، وتی جونەیەکی ترت دەدەمێ، 2000 دۆلاری تر، 20 وەرەقەی ترت دەدەمێ سەگەکەتم بۆ سەر بڕە. کابرا شێردێکی گەورە خەنجەرێکی پێ وەڵا سەگەکەشی سەر بڕی. وتی ئەم جارە 2000 دۆلاری ترت دەدەمێ، پارچە پارچەیکە بۆم کەوڵکە، بۆی کەوڵ کرد، گۆشتەکەی هێنا لە شوێنێک داینا. وتی 2000 دۆلاری ترت دەدەمێ، جونەیەکی تر پارچە پارچەشیکە، بۆم بکە بە شیشەوە، ئاواشی لێ کرد. کابرا وتی دەی تۆ بڕۆ، لەگەڵ مەڕەکان تایمەیشمان بە تۆ نەما. وتی گەورم یەک تەکلیفی ترم هەیە، 2000 دۆلاری ترم دەدێ، منیش وەک تۆ گۆشتە سەگەکە دەخۆم، لێشی دەخۆم. وتی نا، هیچ ئیشم پێ نەما، من نیش گۆشتی سەگ ناخۆم، من ژەڕەناڵێکی سەربازی گەورەم، زۆر تێر و تەسەلترم لەوەی گۆشتی سەگ بخۆم. ئێستا ئەوەی کەوا مەبەستم بوو پێیگەیشتم، هاتمە عێراق چاوم کراوە نەبوو، لە تۆوە دەستم پێ کرد، بزانم هاتوومە چ وڵاتێک و چ شەعبێک پێشوازیم لێ دەکا، لەگەڵ چیا تەعامل دەکەم. تۆ کابرایەک بووی ئامادە بووی ئەو هاوڕێیت کە ئەو سەگە بە وەفایەیە، هاوڕێی چەندین ساڵ و شەو و ڕۆژت بوو، بە پارە فرۆشتت. کەسەی ئەو سەگەی ئەو ئاژەڵە بە وەفایەی بە ڕوحی خۆی دیفاعی لە خۆت و لە سەرۆت و سامانت دەکرد، خۆی دەخستە بەر چەک و چنگی گورگەکان، لە ناوی بەرن بەس تۆ لە ناو نەچی، بەس مەڕەکانت لە ناو نەچن، بە دەستی خۆت پێم سەر بڕی، بە پارە کوشتیشت. ئەو کەسەی خۆی بۆ تۆ بە کوشت دەدا، بە پارە تۆ کوشتت. سێمیان تۆ دینێکت هەیە، دینی ئیسلامە، قەدەغەی کردووە دەست لە خوێنی سەگ نەی، لە گۆشتی سەگ نەی، دوای ئەوەی کەوا کوشتت پێشم پارچە پارچە کردی. بیش مشکلەی ئەوە نەماوە، تازە دەشی خۆی پارەی خۆم بە فێڕۆ نادەم، تۆم تاقی کردەوە، من لەم عێراقەیە سەرکەوتوو دەبم، زۆر بە ئاسانی دەتوانم پتان کڕم. فعلەن سەرکەوتوش بوو، خەڵکەکەی زۆر بە ئاسانی بە پارە دێناو دەبرد. ئینسان ئاوایە، ڕەن بە پێت سیر بێ بڵێ کابرایەکی بێوەفا بوو، بەخوا ئەمڕۆ هەمان شوان لە ناو کوردیشا هەیە، لە ناو شارەکەی خۆشماندا هەیە، لە دەوروبەریشماندا هەیە. هەر کەسێک هاوڕێکەی خۆی بۆ پارە کوشت، چەند کەستان نەبینی هاوڕێی خۆی بۆ پارە کوشت، دراوسێکەکەی خۆی لەسەر بستی عەرز بکوژێ، هەروەکو سەگەکە وایە، هاوڕێی چەندین ساڵی باب و باپیرتە،
لە گوندێکە لەسەر مەتری عەرز یەکتر دەکوژن چەند کەس یەکتر دەکوژرێت دوژمنایەتی بنەماڵەیی دروست دەبێت ئەو هەموو دۆستایەتی باو باپیران لە پێناوی مادەدا وەلادەندرێت هەر کەسێکەوە خیانەتی لە میلەتی خۆی کرد لەو بازاڕەدا غەشی لە خواردن کرد زەهریدا بە میلەتەکەی خۆی بەخوا دەستی خستۆتە خوێنی سەگەکەوە هەر کەسێک کە ئامادە بوو پارەی بندیوار وەرگرێ خاننشینی نایاسایی وەرگرێ کابرا ڕۆژێ پێشمەرگایەتی نەکردەوە پلەی عەقید خانەنشینە قوڕ بەسەری ئەو میلەتە کابرا دایرە ناکا و کەسی لە بندیوارەوە حیزب معاشی بۆ بڕیوەتەوە وەکو گەزۆ مازوور دەیخوا لەوانەیە دوو لە ڕووی جەنابتان بێتە مزگەوتیش بەخوا دەستی خستۆتە خوێنی سەگەکەوە بەخوا دەشی خوا ئەوە فەرقی نە لەگەڵ خوێنی سەگەکەی ئەوە خوێنی میلەتە کە تۆ بە ناڕەوا دەیخۆی